تا دێت ڕووبەری جێردەستی داعش لە ڕۆژئاوای مووسڵ بچووکتر دەبێتەوە و فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراقیش جەخت دەکاتەوە نزیکەی نیوەی ئەو بەشەی شارەکەیان کۆنتڕۆڵ کردوێتەوە. لە نوێترین پێشڕەوی هێزە عێراقیەکاندا مۆزەخانەی مووسڵ لە ڕۆژئاوای شارەکە کە لە ساڵی 1952 دا دامەزراوە بە وێرانکراوی کۆنتڕۆڵ کراوەوە. ئەو کەلوپەلە بە نرخانیش کە پێشترتیایدا بوون و مێژوەکانیان بۆ هەزاران ساڵ لەمەوبەر دەگەڕێنەوە یان تێکشکێدراون یان لەلایەن چەکدەرانی داعشەوە بەتاڵان براون و لە بازاڕی ڕەشدا فرۆشراونەتەوە. گای باڵدار بە نرخترین و بەناوبانگترین شوێنەواری مێژووی ناو مۆزەخانەکەیە کە داعش بە تەور و درێڵی کارەبایی تێکی شکاند و زیانی زۆری بە بەشی سەرەوەی پەیکەرەکە گەیاند. پارێزگای نینەوە زۆرترین شوێنەواری مێژووی لە عێراقدا لە خۆگرتووە بە جۆرێک لە کۆی 12,000 پێگەی مێژووی 1800 دەکەونە سنووری پارێزگاکەوە. لە لایەکی ترەوە هێزە عێراقیەکان کۆمەڵگەی سەرەکی حکومی لە گەڕەکی دەواسە و باڵەخانی پارێزگا و بانکی ناوەندیان کۆنتڕۆڵ کردەوە. ئەگەرچی بەشی زۆری باڵەخانەکانیان خاپوور بوون بەڵام لەگەڵ ئەوەشدا بە سەرکەوتنێکی استراتیژی لە شەڕی دژی داعش ناو دەبرێت. ئەوە جگە لە کۆنتڕۆڵکردنەوەی دادگای مووسڵ کە چەکدارانی داعشتیایدا سزاتوندەکانی وەک بەردبارانکردن و دەستبڕین و سەرپەڕاندنیان بەسەر سزادراوەکاندا دەسەپان. فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراق ڕایگەیاند هێزەکانیان چوونەتە شارۆچکەی بادووشەوە و زیندانی بادووشیان کۆنتڕۆڵ کردووە کە لەلایەن داعشەوە دەیان کوشتارگەی تیادا ئەنجامدراوە. زیندانی بادووش کە 80 کیلۆمەتر لە باکووری ڕۆژئاوای شاری مووسڵەوە دوورە دەنگۆی ئەوە هەیە داعش نزیکەی 800 زیندانی شیعە مەزهەبی تیادا کوشتبێت. بەپێی نەخشێکی بڵاوکراوی شاری مووسڵیش لە کۆی 48 گەڕێکی ڕۆژئاوای شارەکە هێزە عێراقیەکان 14 گەڕێکیان بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردوێتەوە و شەڕ و پێکەدانیش لە 6 گەڕێکی دیکە بەردەوامە. فازڵ بەرواری فەرماندەی فرقەی ئاڵتوونی سوپای عێراق لە چوارچەوەی ئامادەبوونی لە پێنجەمین دیداری سلێمانیدا ئاماژەی بەوە کرد چەکدارانی داعش وەرەیان ڕووخاوە و لە پاشەکشێدان و زۆربەیان لە ڕێگەیەکی لاوەکی نێوان تەلەعفەر و شنگالەوە بەرەو سووریا هەڵدێن. وتیشی ئەبوو بەکر بەغدادی سەرکردەی ڕێکخراوەکە شارۆچکەی بە عاجی بۆ شوێنێکی نادیار جێهێشتووە و ئێستا چەکدارێکی بەڕەگەز ئەمریکی فەرماندەی شەڕەکانی داعش دەکات. کاروان شێخ موحسین NRT